ئەو داخرانەی پرۆسی سیاسی عێراق کە ئێستا تێکەوتووە داخانێکی زۆر باشە، زۆر پێویستە، چونکە عنوان ئەوە نییە بڵێن وەڵا حکوومەتی عێراقی دواکەوت و پەلە نەکراوە لە جێبەجێکردن. ئەگەر ئەم داخرانە نەبووە، ئەم ڕاوەسان نەبووایە کە یەکێتیشمان بە شانازی و دەوریشی گرنگی تیاگەرا و سەرۆک باڤڵیش هەڵوەستەیەکی کردو بەو سیاستەی کە دەویست عێراق لە تەوافق و دیموکراسی و پێکەوەی و شەراکەتەوە بگاستەوە بۆ عێراقی زۆرینەی حکومڕانیە کە لەگەڵ ویستەکانی کورد و ویستەکانی پێکاتەکان ناگونجێ. ئەمە خۆی لە خۆ بەڕای من دەستکەوتە. ئێستا کاتێەوە هاتووە قسە لەسەوە بکەین ئێدوای ئەمە چی بکرێ. من پێم وایە ئەم سەردانەی سەرۆک باڤڵ لەم چوارچێوەیەدایە کە ئەبێ ئیتاری تەنسیقی لەگەڵ تای سەدری و باڵێن ئەوەی کە پێ دەوتێ تەجەمعەکەی زوو ناوێ گۆڕێ، یانە ئەو تەجەمع سێ قۆڵیە بکەونە گفتوگۆوە کە حەلێکی وەسەط بە مبادرەی یەکێتی بێ، بە مبارەی تای تەنسیقی بە مبادرەی مستەقلەکان بێ، شتێکی تازە بێتەکایەوە کە ڕەچاوی بەرژەوەندەکانی هەموو لایەک بکرێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لەم چەند سەرداری کە کاک باڤڵ کردوێتی ڕاستە سەردانەکانی پێشوو عنوانی وەرگرتنەوەی پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و پێداگی لەسەر سیاسە سەربەخۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بواری مڕەشەحەکەی بۆ سەرۆکۆماری. بەڵام ئێستا لە ڕاستیە مەوزوعەکە تەجاوزەوەی کردووە کە سیاسیی دائیمی یەکێتیانە پێویستە لە بەغدا کە سەرۆک باڤڵ ئێستا لەگەڵ هاوبەشەکانی لە عێراقا ئەم مەسەلەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ساغەکاتەوە و ئەو سیاسەتە ئەبێتەوە بنچینەیەکی باشتر بۆ عێراق، چونکە حزوری یەکێتی نیشتیمانی تێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کرد عێراق ئەو عێراقە بێ کە 18 ساڵی پێشوو هەموو سەر هەموو ئازار و ناخۆشەکان عێراقی بوو، هەموو تایە بەشدار بوون، کوردیش تایە بەشدار بوون. کاکستان هیچ گۆڕانکاری بەرەوپێچوونێک ڕوویاوە لە گفتوگۆی نێوان لایەنەکان بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی دوای کۆبوونەوەکەی سەرۆک باوزرا تاڵەبانی بۆ بەغداد کە ئاماژە بن بۆ خێراکردنی هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتیدا؟ پێم وایە ئەو مەبدیانەی کە کۆبوونەکانی کاک باڤڵ لە چەند ڕۆژی دوێنێ و کە لەگەڵ لایەنە سیاسەکان لەگەڵ هەموو حزبە سیاسەکانی هەری تای تەنسیقیش نییە بالمناسەبە کۆبووەتەوە، ئەو بنەمایەدا ڕێژێت کە بۆ تەوافق لە نێوان هێزە سیاسەکانی کە ئێستا بڵێن بوونەتە دوو بەرە بۆ تقریبا دوو سێ بەرەیە. من پێم وایە بنشینێکی باشە و ئەگەر کەسێک بێ عێراق دەرباسکە لەو بارودۆخە ناخۆشەی لێتی ئەبێت تەبەنی و تروحاتانە بکە کە پێم وایە هەمووی لە قازاجی عێراقن. حکوومەتێکی خزمەتگوزار، حکوومەتێک کە تەوافق بێ، کە ڕێکەوتن لەسەری هەبێ، مافی پێکاتەکان پارێزراو بێ، حکوومەتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی خۆشی لە سەردەمی جەنابی مەمجای ئیشی بۆ کرد و خەباتی بۆ کرد و ئەمە لەگەڵ دەستوریش ئەگونجێ، لەگەڵ بنەماکانی عێراقی تازەش ئەگونجێ.